بازرگانی گواستنەوەی جیهانی بەڕەگەس یۆنانی و هاوڵاتیکی ئەرجەنتینیا بە ناوی ئەرستۆ ئۆناسیس دەڵێت دەبێت لە تاریکترین ساتەکانی ژیانماندا سنگ بخەینە سەربیرکردنەوە لە ڕووناکی. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت، شاد بینەوە بە دیدارتان. یاریزانێکی شەترەنجی ئێرانی لەلایەن کەسوکار و هاوڕێکانیەوە ئاگادار دەکرێتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ ئێران ڕەنگە دەستگیر بکرێت، چونکە بەبێ حیجاب بەشداری کردووە لە پاڵەوانێتی شەترەنجی جیهانی لە کازاخستان. ڕەنگە بچێت بۆ وڵاتێکی ئەوروپا. ئەم کچە وەک هاودەنگیەک بۆ شۆڕشی ژن ژیان ئازادی حیجابەکەی داناوە. سارا خادمولشەریعە یاریزانی شەترەنجی ئێرانی کە بەبێ حیجاب لە پاڵەوانێتی شەترەنجی جیهاندا لە کازاخستان بەشداری کردبوو لەلایەن خزم و نزیکەکانیەوە پەیامی هۆشداری پێگەیشتووە کە نەگەڕێتەوە بۆ وڵاتی ئێران. بە گوێرەی سەرچاوە نزیکەکانی ئەو یاریزانە کە بەهۆی هەستیاری بابەتەکەوە نەیانویستوە ناویان ئاشکرا بکرێ، سارا خادمولشەریعە دوای دەرکەوتنی لە پێشبڕکێکان بەبێ حیجاب پەیوەندی تەلەفۆنی پێگەیشتووە کە نەگەڕێتەوە بۆ وڵات و هاوکاتیش هەندێکی دیکە لە ڕێگای پەیوەندی تەلەفۆنیەوە بەڵێنیان پێداوە گەر بگەڕێتەوە کێشەکەی چارەسەر دەکەن و ڕوبەڕووی کێشە نابێتەوە. سارای تەمەن 25 ساڵ کە تاکە نوێنەری ژنی هەڵبژاردەی ئێران بووە لە پێشبڕکێی جیهانی شەترەنجدا، سەرەڕای گوشارەکانی حکوومەت لە ناوخۆی وڵات هەفتەی ڕابردوو بەبێ حیجاب لە پێشبڕکێکاندا دەرکەوت و دژایەتی خۆی بۆ حیجابی زۆرە ملی ڕاگەیان. دوای بەڕێوەچوونی کێبڕکێ جیهانیەکانی شەترەنج لە پایتەختی کازاخستان و بانگەشەی مەترسی بۆ سەر ئەو یاریزانە، ڕێکخەرانی پاڵەوانێتیەکە بڕیاریاندا 4 پاسەوانی تایبەت لە هێزەکانی پۆلیسی ئەو وڵاتە لە بەردەم ژووری هۆتێلەکەی ئەو ژنە یاریزانەدا دابنێن. وەزارەتی دەرەوەی ئێران سەبارەت بەم بابەتە تاوەکو ئیستا هیچ لێدوانێکی نەداوە. سەرچاوەکانی نزیک لە سارا ڕایەنگەیاندووە ئەو یاریزانە ئیستا لە ئیسپانیایە. پێشتریش ڕۆژنامەکانی ئیلپایسی ئیسپانی و ڕۆژنامەی گاردیانی بریتانیا بڵاویان کردبووە ئەم یاریزانەی شەترەنجە بە نیازە لەگەڵ هاوسەر و منداڵە بچووکەکەی لە ئیسپانیا بژیت و نەگەڕێتەوە بۆ ئێران. بەڵام دوا بە دوای ئەم هەواڵانە سارا لە پۆستێکی ئینستاگرام لە وەڵامی ئەم دەنگۆیانە بڵاوی کردەوە و گوتی کۆچکردن و نیشتەجێبوونی تەنها پەیوەندی بە پرسی خێزانیەوە هەیە نەوەک سیاسی. دەشڵێ لە 3 ساڵی ڕابردوودا ژمارەیەک پێشبڕکێی گرنگی بەهۆی قەدەخەی هاتوچۆوە لەدەستداوە کە تەمەنێک چاوەڕێی کردوون. حیجابی زۆرە ملێ و هەروەها قەدەخەکردنی کێبڕکێ لەگەڵ وەرزشەوانانی ئیسرائیل وای کردووە ژمارەیەک لە یاریزانانی شەترەنجی ئێران لە ساڵانی ڕابردوودا بڕیار بدەن بڕوەنە دەرەوەی ئێران و نەگەڕێنەوە و لە ژێر ئاڵای وڵاتانی دیکەدا بەشداری کێبڕکێ جیهانیەکان بکەن. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. مۆسیقا و گۆرانی هێزێکی کولتوری پڕ لە ژیانە سنوورەکان دەبڕێت و جوانترین پەیوەندی لەگەڵ فەرهەنگە جیاوازەکانی جیهاندا دروست دەکات. نزیکەی 15 ساڵە لە هەندەرانە و سەرقاڵی کاری هونەریە. بەشداری کردووە لە دەیان کەرنەڤاڵ و ڤیستیڤاڵ و کۆنسێرت لە هۆڵندا و وڵاتانی دیکەی ئەوروپا. دەیەوێت لە ڕێی مۆسیقا و گۆرانیەکانیەوە کولتور و فەرهەنگی کوردی بناسێنێت بە جیهان. خاوەنی چەندین کلیپە لە ئۆرکێسترای کۆڕی جیهانی بەشداری کردووە. نزیکەی 100 هونەرمەند بەشداریان تیادا کردبوو. ئەو بە خەونێکی گەورەوە دەژی. ئێستاش کاروان حەمید حەلاق میوانی زایاڵی داهێنانە. کاروانم کاتت باش. بە قوربانی چاوەدم، زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەت. خۆشحاڵم. سپاس دەکەم. ئێمە زیاتر خۆشحاڵ بووین بە دیداری ئێوە. هەڵبەت شانازی ئەەکەین بە کارە جوانەکانی ئێوە لە ئەوروپا و هاوکات لە کوردستانیش. کاروان زۆر سپاس. کاروان زۆر گرنگە ئێستاکە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا و بۆ بینەرانی کورد ئەو بزانن کە تۆ لە چەندین فیستیڤاڵی گەورەیە هەم لە هۆڵندا و هەم لە ئەوروپا بەشداریت کردووە. پێمان خۆشە باسێک لەو فیستیڤاڵانە بکەیت و بە شێوازێکی زۆر جیاوازیش تۆ بەشداریەکەی بەجلی کوردیەوە لە نێو سەدان هونەرمەندی جیهانی و هۆڵندی و ئەوروپیدا.
بەڵێ زۆر ڕاستە سپاس دەکەم بۆم بەرنامە جوانە. کاگا سۆژیان من لە نزیکەی 15 ساڵە بێ لە وڵاتی هۆڵندا شێم. لەو 15 ساڵە بڕواتە بێ ئەتوانم بڵێم 1 ساڵێکیان خەریکی کاری هونەری نەبووم، ئەویش ژیانی تایبەتی خۆمان و لە ناو کەمپۆ ئەمانە، بەڵام بڕواتە بێ لەو 15 ساڵە یعنی بە بەردەوامی من خەریکی کار و چالاکی خۆمم ویستومە بتوانم چۆنەڵی گۆرانی کوردیان کەلتوری کوردیان موزیکی کوردی بە دنیای دەرەوە بناسێنم. بە خۆشحاڵیشەوە توانیمە ئەوە بکەم و لە ڤیستیڤال و کەرنەڤاڵ و کۆنسێرتەکان بڕواتە بێ بەبێ مجامەلە نازانم چەند کۆنسێرتما کردووە چەند ڤیستیڤالما کردووە، بەڵام ئەتوانم ئێستاگانە بڵێم کاروان حەمید حەلاق لە وڵاتی هۆڵندا بۆتە نوێنەری کورد. هەر ڤیستیڤالێک هەر کەرنەڤاڵێک هەر کۆنسێرتێکە بێ دەست بۆ بەندە درێژەکەن و منیش بە خۆشحاڵیەوە هەم بە جلوبەرگە کوردی خۆمەوە و هەم بە گۆرانی کوردی خۆمانەوە و هەم بە ئامێرە فودارەکانی با و باپیرمان و وەکو شمشاڵ و وەکو بلور و وەکو باڵەبان و زوڕنا و ئەمانە هەمووی تایە بەشدار بوومە. بڵێ کاکەڕوان هەڵبەت لەو لە کۆتایی ئەم ماوەیەدا لە ڤیستیڤالێکە بەشداریت کردبوو، جوانی ئەو ڤیستیڤاڵە تەنها لەوایە نەبوو کە بینەرێکی زۆر و ئامادەبوانێکی زۆری لێبوو، بەڵام گرنگی لەوایە بوو هەم تۆ بەجلی کوردیەوە دواتریش زۆرێک لە موزیک ژەنەکانیش موزیک ژەنە ئەوروپایەکان و هاوکات مایسترۆیەک لەگەڵم ئیشەیە ئەڕوات. تا چەند توانراوە هارمۆنیەت دروست کرێ لە نێوان مۆسیقای کوردی و موزیک ژەنەکان و مایسترۆی وڵاتانی وەکو هۆڵندایە؟ کاگا سۆژیان ئەبێ هونەرمەند یان گۆرانی بێش بتوانێت گۆرانیەک هەڵبژێرێ کە لەگەڵ ئەو ئەوروپیانەیە زۆر بە ئاسانی بتوانن لەگەڵ منا بیڵێنەوە. منیش هەڵەسم گۆرانیەک هەڵ ئەبژێرم کە هەوڵ بدەین کەمترین تێکستی تیابێکەوە بتوانین ئەو ئۆرکێسترایە لەگەڵ منا ببیڵێتەوە. یەکێک لەوانە ئەرێ لەی لە چاو جوانە یان شیرن شیرن ئیتر ئەمانە وامان لی کردووە کە تێکستەکەی بۆ چۆنەڵی بۆ کۆرس تێکستەکەی ناڵێنەوە و بەس بە چۆنەڵی بە شێوازی دەنگ ئێمە بتوانین ئەو گۆرانیانە بڵێنەوە. و دووەمینیشیان کاگە ئاسۆژیان ئەمان زیاتر پێیان خۆشە ئاشنای ئەو موزیکە بنیان ئەو گۆرانیە بنکەوە هەتا ئێستەکانە لە دنیای دەرەوە لە ئەوروپا جۆبیستی نەبوونە، وەکو ئەو گۆرانیانەی کەوا بەیاتە یان ڕاستە یان حەیرانە کەوانە ئێمە پیانەڵین کە ڕوعی تایە، ئەوانش حەزەکەن لەو مەقامەیە ئاشنایان هەبێ ئیتر بە خۆشحاڵیەوە هەتا ئێستەکانە توانیمانە تێکەڵاویە بکەین لەگەڵ ئەو گۆرانیانەی کوردستانی خۆمان و لەگەڵ ئەوروپیەکان بتوانین تێکەڵاوێکی زۆر باشی بکەین. لە ماوەی پێشوا هەڵبەت یەکێک لەو ڤیددیوانەی کە زۆر سەرنجی ڕاکێشام یەکێکە لە گۆرانی کوردیەکان کە بە چەندەنگێکی جیاواز هەم عەرەبی هەم تورکی هەم بە زمانی جیاواز لە هۆڵندا هەمووتان بەیەکەوە لە کلیپێکە ئێڵێنەوە بە هەڵیان نەچوو بووم یەکێک لە کەناڵە عەرەبیەکانیش زۆر بە گرنگیەوە باسی ئەم هەوڵە جوانی ئێوەی کرد. ئێوە چۆن توانیتان کۆ ببنەوە لەسەر یەکێک لەو گۆرانی کوردیانەی کە زۆر هەواداری هەیە؟ ئەو گۆرانیە بڵێن کە دەڵێن ئەمڕۆ دەشت و کێوشینە بە عەرەبیەکەی دەڵێن قەد و کەلمە یا عومری، ئەوە ڕاستەکەی من بەتەما بووم ئەو گۆرانیە لە خۆم ئامادە بکەم بۆ کۆنسێرتێک کە من ئەو گۆرانیە بڵێم، چونکی پێش ئەوەی ئێمە کە کۆنسێرتکەین ئەوان داوای چەند گۆرانێکمان لێکەن کەوا بتوانین ئێمە چەند گۆرانێکان بۆ بنێرین و تا پرۆڤەی لە سەرا بکەین. ئیتر من ئەوە بوو گۆرانیەکی مامۆستا مەزەر خاڵقی هەڵبژار کە دەڵێن ئەمڕۆ دەشت و کێوشینە لە یەکەم کاتی پرۆڤەی ئێمەیە من گۆرانێکەم وت ئیتر من لەگەڵ زۆربەی ئەو نەتەوانەیە ئیشەکەم. یەکێک لەوانە هونەرمەندە تورکەکان هەستانە سەر پێگوتیان ئەمە گۆرانی کوردی نییە ئەمە گۆرانێکی تورکیە، ئیترە تاکو گفتوگۆمان کرد و یەکێتریش لەوێ هەستایەوە هونەرمەندێکی یۆنانی بووتی نەخێر ئەمە ئەسلی یۆنانیە. دوای ئەوە مناقەشەکە زیاتر چووە ناو مەوزوعەوە و هونەرمەندێکی عەرەبیش وتی نەخێر ئەمە گۆرانێکی ئێمەیە. ئیتر من ئەو بیرۆکەیم لەوێ بۆ هات وتم وا چاکە ئێمە بتوانین
ئەم گۆرانیە بە 4 زمان بڵێن هەر کەسێک و بە نەتەوەی خۆیەوە بە زمانی خۆی بیڵێت و بە خۆشحاڵیەوە لە ئستودیۆ یان میدیا تۆمارمان کرد خاوەنەکەی مامۆستا باڤێڵ سەرەنگە لێرەوە چای ماچەکەم و دەنگدانوێکی باشی هەبوو و لەو کاتە کەناڵی جەزیرەی عەرەبیش هاتە سەرخەت و باسی ئەو کار و چالاکی ئێمە کرد. کەواتە لە بری ناکۆشی لەسەر گۆرانیەکە بوو بە هاودەنگێکی جوان لە نێوان کلتورە جیاوازەکانە ئەویش لەڕێی ئەو گۆرانیەوە بوو کە تۆ هەڵت بژاردووە. کاکاروان زۆر سپاس دەکەین. کاکاروان هاودەنگی شارەوانیەکانی هۆڵندا یان سەرپەرشتیارانی فیستیڤاڵەکان هەم لە هۆڵندا وڵاتانی دیکە کە بەشداریت کردووە هاودەنگیان چۆنە بۆ کولتور و فەرهەنگ و مۆسیقای کوردی؟ کاگە ئاسۆژیان بڕوات هەبێت ئەو کاتەی کەوا لە هەر شارەوانیەک من کاری چالاکی خۆمانەکەین یان کۆنسێرتە یان فستیڤاڵە بڕوات هەبێت یعنی سەرۆکی شارەوانی دێ بۆ لای من ئەڵێ تۆ لە چیەوە هاتوویتە ئەم جلوبەرگە جوانە چییە ئەم گۆرانیە جوانە ئەم شتە ڕەنگا و ڕەنگەنەی ئێوە لە کوێوە هاتووە زۆریش حەزەکەم ئێستاگانە لەو شارەوانیانەی کەوا من ئیشم تای تاگ ئاسۆجیان ئەمانە هەمووی باسی منەکات و بڵێن لەو شارانەی کەوا ئیشم تای کردووە هەمووی بە خۆشحاڵیەوە بە جلوبەرگی کوردیەوە باسی من ئەکات ئەوە ئەو پەڕی جێگای شانازی بۆ کورد چونکی کاگ ئاسۆژیان بڕواتە بێ ڤیدۆ کلیپ بکەی بۆ ناساندنی خودی خۆتە بەڵام بێت و تۆ ئەگەر کۆنسێرت یان فیستیڤاڵ یان کەرنەڤاڵ بکەی ئەوە بۆ ناساندنی ملەتەکەتە بۆیە من هەموو جارە لێ کۆنسێرت بکەیت شانازی تری زۆرترە لەوەی کەوا ڤیدۆ کلیپ بکەیت. زۆر سپاس کاکاروان بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ دەنگی ئەمریکا و بۆ زایاڵی داهێنان. سەربەرزت کردم زۆر سپاس هەر لە هۆڵم داوەتە ئەمریکا ڕێزمەیە بۆتان. لە جیهانەوە کۆمەڵێک وێنە و دیمەنی جوان و کاریگەرمان بۆ ئامادەکردوون. لە چوارچێوەی نەریتی ساڵانەی سەری ساڵ لە هۆڵندا هەزاران کەس خۆیان هەڵدایە ناو دەریاکەی باکوورەوە. بەو سەرمایە بەجلیمەلەوە بەشداریان لەم چالاکیەدا کرد. بەشداربووان دەڵێن میدیا ناوخۆیەکان بڵاویان کردوتەوە لە سەرانسەری وڵاتەکەدا نزیکەی 50,000 کەس لە 142 شوێنەوە بەشداریان کردووە. به هزاران کەس دروژۆیەکیە سەری ساڵانیدا وەکو بەشێک ji kevneşopiyek salanaya serê salê li Holanda xwe havêtin avên taziyên deryaya Bakur beşdarbûyan bi tinê cilên avê û gulavek li ber bûn û beref deryaya bajarokê şivên engên veçûn bi şêweyekê kevneşopî ew cê herî navdarê xwe havêtina avêya serê salê li Holanda li gorî medya navxwî li seranserî welat nêzîkî 50,000 kes li 142 cihên cuda beşdarî evê nerîtê bûn. Beşdarbû li vêrê dibêjin gelek sar bû. Li demekî da ku beşdarbûyeka dî dibêjî bereva jî endamên malbata xwe ew neşe xwe bigihînte nava avê da. gelek sar e ez di gel keça xew zavayê xew her du neviyê xwe hatîme vêrê.
ئەو گەهشتنە بەراوێ لێ من گوت ئۆ نا دوێ ئەس بەگەرمەوە. پلا گەرمایە کەنارên derya Bakur 11 pilaya. Lê dema ku wan xwe dihavête nav avê da pila germaya deryayê hev bû. Tevî ku sermayeka dijwar bû. Lê xelek gelek keyfxweş bûn bi beşdarîkirin di evê kevneşopiyê da. Hatîn mayê dengê Amerîka, Washington. کچێکی فەڕەنسی بەجلی بووکێنیەوە لە ڕێڕەوەکانی میترۆی پاریس گۆرانی دەڵێت و گیتار دەژەنێت بۆ شادی بەخشین بە ڕێبوارانی ماندووی ناو میترۆکان. هەرچەندە ئەم خانمە مۆسیقارە دەڵێت گۆرانی وتن لەسەر شەقامە گشتیەکان زۆر خۆشترە. با بەرگی بووکێنیەوە ئیڵای جەیلۆت لە ڕێڕەوەکانی وێستگەی مترۆی پاریس گۆرانی دەچرێت و گیتار لێ دەدات بۆ ئەوەی ئاسوودەیی بە بەکارهێنەرانی مترۆ ببەخشێت. بەلای منەوە هەمیشە مایە خۆشیە کە ببینیت خەڵکان بەختیارن و خۆشحاڵن و مۆزیکی هاوشێوەی ئەمە بژنن و بە مۆزیکەکانیان دڵخۆشمان بکەن. تۆڕی هێڵی ئاسنین لە ڕێی مۆزیک ژەنانی مترۆوە ڕاهێنانی مۆزیکی ئەنجام دەدەن و ماف دەدەنە مۆزیک ژەنانی وێزگەکانی ژێرزەمینی مترۆ مۆزیک پێشکەش بکەن. لە وێزگەی میترۆ کارەکە زۆر سەختتر بوو لەوەی لەسەر شەقام ئەنجام بدرێت. بەهەرحاڵ ئەوە یەکەمین جار بوو. هەروەها ڕاکیشانی سەرنجی بەکارهێنەرانی میترۆ زۆر سنووردارتر بوو بە بەراورد بە سەر شەقام بەهۆی ئەوەی خەڵک پیاسە دەکەن و ڕادەوەستن و تەماشا دەکەن دواتر لەگەڵم دەدوێن. بەکارهێنەرانی میترۆ لە وێزگەی سەینت لازارێ لە پاریس بە زەردەخەنەوە تەماشای ئیڵای جەیلۆت دەکەن لەو دەمەی بە بەرگی بووکێنیەوە گیتار دەژەنێت. لە وێزگەی میترۆ کارەکە زۆر سەختتر بوو لەوەی لەسەر شەقام ئەنجام بدرێت. بەهەرحاڵ ئەوە یەکەمین جار بوو. هەروەها ڕاکیشانی سەرنجی بەکارهێنەرانی میترۆ زۆر سنووردارتر بوو بە بەراورد بە سەر شەقام بەهۆی ئەوەی خەڵک پیاسە دەکەن و ڕادەوەستن و تەماشا دەکەن دواتر لەگەڵم دەدوێن. خەت و ئیڵای جەیلۆت دەڵێت کاتێک مۆزیک لەسەر شەقام پێشکەش دەکەم سەرنجی زیاتری ڕێبواران ڕادەکێشم بە پێچەوانی پرۆڤەکردن بە مۆزیک ژەنان لە نێو وێزگەی مترۆدا. ڕەنگەدر ئەنجام کارەکە زیاتر شەکەتکەر بێت ئەگەر سەبارەت بێت بە نواندنەوەی لەوەی لەسەر شەقامێک بێت کە تیایدا ئەوەی دەیخڵقێنێت هەموو شتێکە جگە لە کەم تەرخەمی نەبێت. من ئەوەی دەخوازم ئەنجامی بدەم سەر و سەوداکردنە لەگەڵ خەڵق بۆ ئەوەی سەرنجیان ڕابکێشم. جا ئەمە ئەو شتەیە کە من دەخوازم چۆن ئەنجامی بدەم. خەت و ئیڵەی جەیلۆت دەڵێت ئەو بە ژەنینی مۆزیک لە نێو وێزگەی مترۆکاندا لە پاریسی پایتەخت هەوڵ دەدات سەرنجی بەکارهێنەرانی مترۆ بە ژەنینی مۆزیکەکانی بۆ لای خۆی ڕابکێشێت و ئاسوودەییان پێ ببەخشێت. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. هەموو سەری ساڵانێک زۆرێک لە وڵاتان چالاکی جۆرا و جۆر ساز دەکەن. ئەم ساڵیش لە بەرلین چالاکی ماراسۆنیان ڕێخست. سەدان کەس بە پۆشاکی جیاوازەوە بەشداریان لەم چالاکێدا کرد. نزیکی 4000 کەس ڕۆژە یەکشەمێ یەکی چلەیە بەشداری 4 کیلومترە بازدانا سەرساڵێ یا بەرلینێ بوون. ji bo hinekan rêyek bû ji bo şewtandina kaloriyan. Ji bo yêdin jî rêbazek an jî ezmûnek keyfxweşiyê bû. Însa beşdarwaneka bazdanê bêguman bi sûda wê bawer dike û hesê xwe wisa diyar dike. Und sie fühlen sich besser, wenn sie laufen. Gavak û hîn dimeşin hîn xwe çêtir hîs dikin. Hîn di rewşeke çêtir dane. We ti carî dîtiye ku yekî ku xêza dawiyê bi xemgînî derbas dike ji 109 dikenin û tu wisa hîs dikî wisa ye. Beşdarwanê bazdanê Sebastian Herges jî ew roj bi kar îna da ku balê bixşîne ser mijareke ji bo wî girîng, mijara xwebexşiyê. Sinn und Zweck des Neujahrslaufes ist es, andere zum motivieren. Armanca bazdana sersalê ew ku handanê bide û kesên din da ku tiştekî baş bikin. Berî her tiştî xwe peyd bikin ji bo sala pêşiyama xwe amade bikin û ji bo bazê. Da ku nîşanî mirovan bidin ne tenê herdem pispor hene ku bajêr rêve bibin. Lê berî her tiştî xwebexşên hêja hene ka bifikirin Berlîn bêyî xebatkarên xwebeş lê çawan be. Beşdarwanek dî Andrey giringiya wê rojê wisa diyar dike. Erê pir xweş bû. Ji bo zarokan jî zehmet nebû. Lê her kesî baş li ber xwe da û bejdar bû. Ya giring jî ev e. Di germahiyê heta 15 dereceyan da beşdarwanên bazdanê yên hemû temenan hebûn. Zarok, se, bazdan belaş bû û hemû beşdaran heman hejmara tomarê ya 2023yan wergirt bû.
جت و زل دنگ ئەمریکا. لە شاری فالچێرچ لە ویلایەتی ڤێرجینیا دوکانێکی ئاسکریم کراوەتەوە. خاوەن پێداویستیە تایبەتەکان دەیبەن بەڕێوە. مارشا جیمز بۆ دەنگی ئەمریکا سەردانی ئەو ڕێستورانتەی کردووە ئەم چیرۆکەی بۆ ناردوون. دوکانێکی ئایسکریم لە ویلایەتی ڤێرجینیا خاوەن پێداویستێکی تایبەت لە بەردەم کۆمپیوتەرێکا و بە بەکارهێنانی دەنگەکەی کارداریەکەی بەڕێوە دەبات. تەنها ماوسەکە دەجوڵێنین و دەست بەجێ کلیک دەکەین و هەر شتێک دەمانەوێت دێتە سەر شاشەکە. ئەوەی دەیبینیت ئادەم دەیکات هەمان شتە، بەڵام دەنگی بەکاردەهێنێت نەک دەستی بۆ جوڵاندنی ماوسەکە. هەروە دەتوانیت هەموو هەنگاوە جیاوازەکان ببینیت کە پێویستە بۆ بەدیهێنانی ئەوەی دەتوانین بە یەک جوڵەی خێرا بکەین. ئەمڕۆ نیشانتان دەدەم کە چۆن سۆشیال میدیا بەکاردەهێنم بۆ ئایسکریمی جەیک لە شاری فالچێرچ لە ویلایەتی ڤێرجینیا. باوکی ئادەم ئەڵێت لە ئێستادا ئادەم سەیری نامەیەکی ئیمێل دەکات لە ڕۆبنەوە کەسی هاوپێچی تێدایە بۆی هاتووە. کاپکێکی جیاوازی هەیە کەواتە ئادەم ئێستا بڕیارەدات ئادەم بەدەنگی خۆی پۆست دەکات و لە ئۆنلاین بڵاو یەکاتەوە لە تویتەر و یەڵپ و گوگل بزنس و فەیسبوک و ئینستاگرام پۆست دەکات بۆ ئایسکریمی جەیک. دڵخۆشم کە بەدڵتا زۆربەی و کەسانی کە دێنە ژوورەوە لێرە تێدەگەن کە ئێمە دوکانێکین کە بە پلەی یەکەم کەسانی خاوەن پێداویستی کاری تێدا دەکەن. ئێمە هەندێک خاوەن پێداویستی تایبەت کارمان بۆ دەکەن. تەمەنیان لە نێوان 18 بۆ 46 ساڵیدایە. بۆ تەواوی ژیانی پیشەی خۆم لەگەڵ کۆمەڵی خاوەن پێداویستی تایبەتەکان کارم کردووە، لەگەڵ نەخۆشانی جەڵدەی مێشک، لەگەڵ ئەو کەسانەش کە کێشەی تەندروستی دەرونیان هەیە. کەسانی خاوەن پێداویستی تایبەتن بە جۆرێک لە جۆرەکان کەم ئەندامن. ئەو مەبەسمەوەی ئەوە خولای من بوو پێش ئەوەی برازایەکم هەبێت کە خاوەن پێداویستی تایبەت بێت. ئەم دوکانی ئاسکرێمەم کردەوە بە تایبەتی بۆ کوڕەزاکەم و جەیک و کەسانی تری وەک ئەو. کەواتە ئەمە بزنسێکی قازانج بەخشە، کارێکی قازانجنەویست نییە. کەواتە ئێمە لێرە کۆمەک و یارمەتی وەرناگرین، دەبێت ئەوەی دەیکەین بەدەستی بێنین. ئەم کوڕە پێداویستیە تایبەتە بەردەوام بە خۆشحاڵیەوە سوپاسی کڕیارەکان و میوانەکان دەکات و ئەوانیش بە دڵێکی خۆشەوە سوپاسیەکەن. ئێمە لێرە وردەکاری کارمان نییە. چاوەڕوانین منداڵەکان فێربن چۆن بەتەنها هەموو شتێک بکەن. گرنگ نییە جۆری کەم ئەندامیەکەیان چییە. ئەگەر نەیانتوانی ئەوە بکەن ئەوە هاوڕێیەک دەتوانێت یارمەتیان بدات لەم کارەدا. دەی باشە، من پێم خۆشە ئەو کاری کە دەیکەم چونکە وا دەکات ڕۆژەکە خێراتر بڕوات. زیاتر هەستێکی خۆشم پێدەبەخشێت چونکە دەتوانم شتێک بە جیهان ببەخشم. ئادەم هەم کارەکەی خۆشەوێت و هەم دڵی کڕیارەکانیش خۆشەکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. ئەحمەد موختار بەگی جاف یەکێکە لە شاعیر و نووسەرە دیارەکانی کوردستان لە هەڵەبجە لەدایک بووە. خاوەنی یەکەم نۆڤڵێتی کوردیە بە ناوی مەسەلەی وجدان. حەمیدەی کچی ئەحمەد موختار بەگی جاف بۆ یەکەم جار بۆ دەنگی ئەمریکا دەدوێت و باز دەنووسین و جوانەکانی باوکی دەکات. لە ناو ماڵی وەسمان پاشای جاف لە هەڵەبجە گەنجێکی زیرەک و بەهرەمەند لەدایک دەبێت کە بە جوڵە و نووسینەکانی دەوروبەری و دەسەڵاتی ئەو کات دەیەنێتە قسە. حەمیدەی کشی ئەحمەد موختار بەگی جاف بەم جۆرە باسی ئەحمەد موختار دەکات. ئەو شعرانەی کە هەر هەیەی خۆی بڵاو کراوەتەوە ئیتری یەکی نییە لە لای من تا بڵێم تازەتر بۆی لەلام بێبیکەم چیکە هەر ئەوەیە کە ئیسە بڵاو کراوەتەوە. لە پێش هەموو کەسە من چاوم بە دیوانەکانی ئەەکەوی ئەو خوێنم و ئەزانم چیە و کێ نووسیوێتی و کێ کردێتی هەمویان شانازیە بۆ من سەربەرزیە بۆ من. ئەحمەد موختار جاف خاوەنی یەکەم نۆڤڵێتی کوردیە بە ناوی مەسەلەی ویژدان کە بە زمانێکی ڕەخنەیی نووسیوێتی و ویستویەتی ڕووی کردداری ژیانی چینە باڵادەستەکانی ئەو کات بخاتە ڕوو. دوای چاپیەکەم لەگەڵ مامۆستا ئەحمەد سالارە کە کردم باسی وتی باسی لە ئەحمەد موختار پاشای جاف کرد. وتی کاتێکە من وەسەلەی ویژدان و خوێندەوە وامەزانی گەورە نووسەرێکی فەڕەنسی ئەمەی نووسیوە. مەسەلەی ویژدان ئەوەی جێ کە کەسێک لە خوێندنی تایبەت و حجرێ ئەو سەردەما خوێندبێتی
هاتووە بابەتێکی ڕەخنەیی لەسەر گەندەڵکارەکانی ئەو سەردەمە نووسیوە. ئەمە مهمە. ئەگە بەداخەوە نەک خەڵکی بەگشتی زۆربەی ڕۆشنبیرەکانی ئێمە یا مەسەلی وجدانیان نەخوێندۆتەوە یام کە خوێندویانەوە بە شێوەیەکی سەرپێی خوێندراوەتەوە. دێتە گەم دەنگێ بە سۆز و شیوەن و گریانەوە ناڕی دڵمە لە حەسێت خاکی کوردستانەوە لا نەواز و بێکەس و مەزلومن ئێستا قەومی کوردگا بەدەستی تورکەکان و گا بەدەست دێرانەوە. نووسەران دەڵێن ئەحمەد موختاربەگی جاف بە بەرهەمەکانی توانیوێتی پێش سەردەمی خۆی بکەوێت بە هۆنراوە و بەرهەمەکانی دیکەی دۆخی ئێستای نەتەوەکەی وێنا کردووە. دژمن لێ ترسن مەپرەزیەک دروستەکە داهاتە و کژیکیۆ و شۆڕ دروستەکات و ئیتر دژمن لێ ترسێت ئەوەختە کەسی خۆشی نزیک ئاگادار بوون پیلانیان بۆ داناوە شەهیدیان کردەوە بەداخەوە سەروەتێکی گەورەما لە چونکە لاو بوو تەمەنی مابوو لە ئەو لە تەمەنێکی ئاوا دیوانێکی چاکی ئاوا بەرجەڤێڵێت و باری شۆڕژگەری کوردایەتی هەڵ بگرێت و لە لاوەەوە لێ بنووسێت ئەوە بمایە زیاتر بەرهەمی زۆرتری ئەبوو. نۆڤلە چیرۆک نییە، چیرۆک مختصرە زۆر کەمە، بەڵام نۆڤل لە ڕۆمان کەمترە لە چیرۆک زۆرترە. بەو شێوە ئەحمەد موختار جاف لە زۆر شتا پێش زەمانی خۆی هەنگاوی ناوە. ئەحمەد موختار جاف کوڕی وەسمان پاشای جاف و عادیلە خانمە کە لە ساڵی 1996 لە هەڵەبجە لەدایک بووە. لە ساڵی 1924 بووەتە ئەندامی پەرلەمانی ئەو کاتی عێراق. مێجەرسۆن کە حاکمی بەریتانیەکان بووە لە وەسوی ئەحمەد موختاردا دەڵێ ئەو ناسنامەیەم کە لە ئێران و تورکیا شاردبوومەوە و چەندین ساڵی خایاندبوو بە 6 مانگ ئەحمەد موختاربەگی جاف ئاشکرای کرد. لە ساڵی 1935 لەسەر چەمی سیروان لە تەمەنی 38 ساڵیدا کوژراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. پاڵەوانی بەناوبانگی ئەمریکایی یاری گۆڵف واڵتەر هێگن دەڵێت تۆ تەنها بۆ سەردانێکی کورد لێرەیت، پەلە مەکە، خەمت نەبێت، دڵنیا بە لەوەی لەو ڕێگایە بۆنی گوڵەکان دەکەیت تا زایڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.